بۆ گفتوگۆی زیاتر لەسەر بازاڕ و دۆخی زێڕ لە بازاڕەکانی هەرێمی کوردستان و کاریگەری نرخە جیهانیەکە لەسەرەوەی کە لە هەرێمی کوردستان دەگوزارێ میوانێکمان دەبێت ئەویش بەڕێز ئەحمەد پشتیوان زێڕەنگەر لە سلێمانیەوە. کاک ئەحمەد سڵاوت لێبێت، پێمان بڵێ بەگشتی سەرەتا بۆ پرسیارە سادە دەست پێ بکەین. ئەمڕۆ بازار چۆن بوو؟ دۆخی بازار چۆن بوو؟ زیاتر خەڵک دەیکڕی یا دەیفرۆشت؟ کاک پشتیوانجانم کاتەوە باش، وەڵایی ئەمڕۆ بازار چونکە یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆز بوو، تۆزێک چۆڵیەکی پێوە دیار بوو. بەڵام زیاتر خەڵک هەر ڕوو لە فرۆشتنە بە تایبەت چونکە ئەڵتوونەکە بەرزە و بەهێوا شێواشانی ئۆنسەکە بەرەو داوەزی نەگەڕێتەوە قوربان. بەڵ ئەو دابەزینەی کەوتت ئێوە شێواش بەرەو دابەزین دەڕوە. خوێندنەوەی تۆ چییە؟ ئایا لە ساڵی 2026 نرخی بەرزتر و لووتکەی نوێ دەبینین یاخود وەکەوەی کە شارەزایەکی باشت لە بابەتەکەی هەیە یان بەم جۆرە کەم و زیادێک دەکا و لەم نرخی ئێستایدا جێگیر دەبێ؟ قوربان وەڵی زێڕ بڕوان ناکەم بگەڕێتەوە و ئاستەن زمانەی پێشوو کە ئۆنسی 3000 و 2000 و حتا بگرا 3000 بەرزیش بڕوان ناکەم ببینێتەوە، چونکە ئێستا لە شوێنێکی لە ئاستی خۆیان زۆر بەجێگیری وەستاوە. ئەویش تقریبان ئەگەر ئێستا حالیان تقریبان ئۆنسێکی ئاڵتون 4920 دلارە وردە ینی بناغەیەکی باش دروست دەکات و ئیتر بەرەو 6000 هەنگاوانێ ئەنی بە تەخمینی خۆم و بە پێی بۆ چێنوی من بۆ بازاڕەکە هەرچەنە کەشتێکی زۆر ئەستەمە علمی تەخمینکردنی ئاڵتون بەرەو کێوەڕوا، بەڵام بە تەخمینی خۆم بناغەیەکی باشی داناوە لەم 4900 و ئیتر بەرەو 6000 ئەڕوا ئینشاءڵڵا. زۆر باشە. کاک ئەحمەد باسێکیەوەمان بۆ بکە چ جۆرە زێڕێک لە بازاڕا هەیە؟ مەبەستم جۆرێکمانەیە خشڵی جوانکاریە، جۆرەکان ترچین، خەڵک دێت چی ئەکڕێ زیاتر؟ بڵێ وەڵایی ئەوانەی یەن بۆ نمونە بوو کوزاوە تەوان مارەی ئاڵتونی مارەی هەڵەگرن، ئیتر هەر لە عاشق بن و لە پشتێن و لە تاقم و بازن و ئەڵقە و مستیلە و لەم جۆرانە. هەنێکی کەش هەیە بۆ خۆپاراستن لەم دۆلارە، ینی دۆلارەکانیان بکەنەوە بە ئاڵتون، ئەوەی پارەکەی کفایەتی نەکە ئەیکا بەم لیرەیە. لیرەیەک ئەمڕۆ سعری لە دەوەرەقە و 70 بۆ 75 دلار ئەمان فرۆشت و دەوەرەقە 60 دلار بۆ 65 دلار کڕیمانەتەوە لە خەڵک. و هەشە حەزەکە بیکە بەم سەبیکە سویسریانە، ئەمانە ئینتەرناشنەڵن، ئایری 24 و شەریکەی پامپە بارکۆدی خۆی پێوەیە و بە هەموو وزنێک بەردەستە، لە 1 گرام 2 گرام و نیوی هەتاوەکو 100 گرام و زیاتریش بەردەستە. بەپی پارەکەی خۆی خەڵک ئەگەر بیەوە بەرهێنان کا لە ئاڵتون یا ئیکا بە لیرە یا خودێکا بەم سەبیکە پۆمپە سویسریانە زیاتر. باشە جیاوازی نێوان لیرەکە لەگەڵ ئەو سەبیکەیە چییە؟ چونکە ڤیددیۆیەکی تۆم بینی بەوردی باز لە جیاوازەکانی دەکەیت. بۆچی گرنگە خەڵک جیاوازەکەی بزانێت؟ قوربان چونکە لیرەکە وەکو بڵێ دراوێکی ناوخۆیە، ڕاستە لە دووبەیەوێت، بەڵام زیاتر لە ناو کوردستانە لیرەکە باوترە، چونکە خەڵک زیاتر ئاشنایە بەمە. بەڵام ئەم سەبیکەیە ئینتەرناشنەڵە و ئایری 24 ئەمە بە هەموو وەزنێک بەردەستە، بۆ نمونە 1 گرامی 2 گرام و نیوی 5 دەی 20 ئۆنس و 50 و 100 زیاتر بەمانە معاملەکرێ لە بازاڕە. لیرەکە تەنها بە یەک ئایار و وەزن دابەزیوەتە بازاڕە، ئەویش 7 گرام و 200 و ئایری 22 نەکەمی هەیە و نەزیای هەیە بە هیچ شێوەیەک. بۆ یاگەرێکێک حەز بکات بۆ نمونە وەزنێکی زیاتر بکڕێەوە ئاڵتونەکەی بکات بە یەک پارچە، ئەتوانێت بیکە بەم سەبیکە سویسریانەیە. حالیەنەوەی بەدەستمەوەیە ئەمایان 100 گرامە، ئەوەی پێشتر بەدەستمەوە بوو ئەمایان 20 گرامە، و بەپێی خواستی کڕیارەکە حەزی لە چی بێت ئەتوانێت بیکە بەو شێوەیەن. ئەگیناوەکو فەرقێکی ئۆتۆ هیچ فەرقێکی وای نییە لەگەڵ لیرەیە. قوربان شتێکتانەیە باسی حەقدەست زۆر جاکرێ، حەقدەستی سەر لیرەکە و ئەو سەبایکە چۆنە بەراورد بە سعری بۆرسە؟ ئێوە چەندێک سەرەخەن؟ قوربان وەڵی لیرە و سەبیکە حەقدەستێکی ڕەمزی هەیە خۆی، تەنها عمولە و حەواڵەی لەسەرە، ینی عمولەکەی کە عمولەیەک ئەیت و
شتێکی ڕەمزیە تقریبان $1 لەگەڵ حواڵەکە سە بۆ نمونە لە ماوەی پێشوە بۆی دەفتەرێک حواڵە بکەین بۆ دوبەی پێویستمان بە $300 بوو ئێستا و حواڵەی لەسەر نەماوە بۆیە فەرقەکە زۆر کەم بۆتەوە جاری وا هەیە لە ڕۆژێکە جاران $15 بۆ $20 فەرق بوو ئێستا وای لێ هاتووە کەوتوتە ژێر $10شەوە $5 بۆ $10 ئەو پەڕی فەقەکەی هەیە لە کاتی کڕین و فرۆشتنا بە هەمان شت بۆ سەبیکەکان بەپێی وەزنی سەبیکەکە بۆ نمونە 1 گرامی عمولە و حواڵەی زیاتر ئەکەوێت لە سەریشکە ئەکەوێتەوە سەر 1 گرام ئاڵتون بەڵام بۆ نمونە بۆ 100 گرامیەک هەتا وەزنەکەی بەرزتر بێتەوە عمولە و حواڵەکە کەمتر تەسیر لە سعرەکەکە بۆ سەر سەبیکەکە بۆ نمونە بۆ 100 گرامیەک باشترین شتاگەر بتوانین 100 گرامیە بکڕی ئەوە کەمترین حەقدەسیە چێتە سەر گوانی کوردی خۆمان تێبگا بەو شێوەیە زۆر باشە سەرچاوی هێنانی ئەم زێڕانە کوێن هەمویان لە دووبەیەوە دنیا سەرچاوی دیکە هەن زۆربەی زۆری لە دووبەیەوەیەت سەنعاتیش هەیە لە تورکیاشەوەیەت بەڵام زۆربەی زۆری زێڕەکان لە دووبەیەوەیەت قوربان بەڵێ هیچ لە ناوخۆی هەرێمی کوردستان کڕینەوەی زێڕی بێحەقدەس و دەستی دوو هەیە بکرێتەوە بە قاڵب یاخود ئیلا قاڵبەکانە بێت معتەمد بن و لە دووبەی و لە وڵاتانەوە بێن کە شادە شتی لەگەڵایە ئەی طبعاً هەیە قاڵب هەیە هاوردەکراوی دووبەیە و تەوانە ماڵتونانەی کە خەڵک بەکاری هێنەوە دوایی ئێمەی توێنینەوە ئەکرێ بە قاڵب و بە هەمان شێواگەڕێنرێتەوە بۆ دووبەی ئەگینا دوای ئاڵتونەکە لە ناوخۆی خۆمانە لە اقتصادا چی لێ بکرێوە نیە هەم یەکرێتەوە بە قاڵب و قاڵەکرێت و ئەتوێنرێتەوە و ئەنێرێتەوە بۆ دووبەی و دووبارەیان سەنعاتی پێێتەوە یان بە قاڵب بێتەوە باشە پێشتر چەند ساڵە پێش ئێستا وەکو مۆدل و وەکو شتێکی باو باسەکرا کە خەڵک پشتێنی ئاڵتون دەکڕێ ڕیباتی ئاڵتون دەکڕێ ئاڵتون بە قەبارەی گەورە دەکردرا ئێستا خواز لەسەر ئەو پشتێن و کەمەربەند و ڕیبات و شتانە هەیە کە ئاڵتون و وەزنێکی زۆریان هەیە چونکە ڕانی ئەگەر ڕەچاوی سعری ئاڵتونی ئەمڕۆ بکەین ئەگەر بۆ نمونە جاران یەکێک پێویستە 20 مسقاڵ کڕێ ئێستا هەر لە هەمان شت بەڵام 10 مسقاڵە کڕێ ینی وەکو بڵێ نیوە و نیو فرۆشی ئاڵتون کەم بۆتەوە چونکە ئاڵتون 1 گرام بووە لە چاو ساڵی پارە ئێستا کیلۆیەک تقریبان باە 7 دەفتەر بوو ئێستا بووە بە تقریبی 16 دەفتەر و نیو ئەمڕۆ معاملەمان پێوە کردووە بە کیلۆیەک ئاڵتون بۆیە ئەگەر خەڵک هەرچ بڕ ئاڵتونێکی کڕی بێ لە ساڵانی پێشوە ئێستا تقریبی 1 کەمتر بۆتەوە بۆ شێوەیە بەڵێ هیچ حاڵەتی نەخوازرا و واروەها زێڕی تەزویر و فەیک بە تایبەت بۆ سەبیکەکان تۆمار کراوە کە شتێکە بێ بۆمان باسکەی بۆی خەڵک ڕەچاوی و حاڵەتانە بکە و هەر لە خۆیەوە زێڕێک نەکڕێ لە شوێنێکی تر وەڵایی لەخوا بەزیابێت تا ئێستا ینی کە منەڵم سلێمانی ئەمن و ئەمانە تا ئێستا تووشی هیچ زێڕێکی فێک نەبووین یاخود لەم سەبیکانە هیچ شتێکی فێک ناکەوتە بەردەستمان بەڵام بۆی بە هەر شێوەیەک بتەوێ ینی تاکید بکەیتەوە لە ڕاستی و دروستی ئەم سەبیکانە خۆی ئەم سەبیکە 100 گرامێکە ڕاستە لە هەمیان قورسترە بەڵام باریکە ینی ئاڵتون چونکە بە وەزنێکی کەم ئێستا ئەگەر کیلۆیەک بڵم ئۆنسێک 100 گرامیەک زیوبێنی زۆر ئەستورترە قەبارەکەی وەک لە 100 گرامێکی ئاڵتون بەم شێوەیە و بۆی تاکید کەیتەوە لە ئەوەی کە ئەم زێڕە فێکە یان ڕاستیە ئەتوانی سکانی QR کۆدەکە بکەی یەکسەرەوە باتە ئۆفیشەڵ وێبسایتی پەمپی سویسریەوە کە بردیتیەوە ئۆفیشەڵ وێبسایتە ئەوە ئەتوانیت تاکید بیتەوە لەوەی کە سەبیکەکە ئاڵتونە یانی هیچ کێشەیەکی نییە بەڕێز زەحمەت پشتیوان زێڕەنگەر سوپاس کە لەگەڵمان بووی کاتمان گرتی